خۆشەویستان ئێمە ئامادەین مەسافەیەکی زۆر ببڕین، دەیە 700 کیلۆمەتر ئەبڕین. بۆچی؟ بۆ سەفەرێک، بۆ سەفرەیەک، بۆ دعوەتێک، بۆ کەسابەتێک، بۆ سەردانی کەسێک، بۆ میوانیەک مەسافەیەکی زۆرە بڕین. وایە زۆرمان وا دەکەین، دەستان خۆش ببیکەن، ناڵم میکەن. جاروایە 100-200 کیلۆمەتر بڕی تەنها بۆ دعوەتێک کەسێک دڵی پێی خۆشە. دەڕۆی بۆ سەفرێک ڕێگایەکی دوور و درێژ دەبڕیت، دەڕۆی بۆ سەفرێک چەندەها وڵات و شار دەبڕیت. بەڵام بۆ ئەمە عیبمان نییە، بەڵام ئێمە خەمساردین، تەمبەڵین لە ئەوەی خێری حەجێک دەست خۆمان بخەین لە کاتێکا مەسافەکە زۆر نزیکترە، کاتەکە نزیکترە، بەقەت سەفرە و سەفرێک کاتی ناوێ، بەقەت دعوەتێکی دوور کە ئەڕۆی کاتی ناوێ، بەڵام ئێمە لی ڕاکەین. چۆن؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە، هەر کەسێک بێت بۆ مزگەوت بەس مزگەوت لا يريد إلا أن يتعلم خيرا أو يعلمه، هیچ مەبەستێکی نەبێ. دەبینی لە شوێنێکا لە مزگەوتێکا وتار هەیە، لە مزگەوتێکا دەرز و قورئان هەیە، ئەڵێ دەچم بەشکوی ئیسفادەیە بکەم ئینشاءڵڵا، سوودێک وەرگرم. تەنها مەبەستی ئەوەیە دێتە مزگەوت خێرێکی دەستکەوێ، خێرێک بەوسێکە بۆ حەدیثەکە چێ فەرمێ، خێرێکی فێر خێرێک ببێ یاخود کەسێک فێری خێرێک بکات. مەبەستی ئەوە بێ، هەر کەسێ بێ بۆ مزگەوت، ئیتر بەیانیان بێ، هەر کاتێکی تریش بێ، مەبەستی ئەوە بێ خێرێکی دەستکەوێ و فێر بێ یا خێرێک فێری خەڵکی بکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كان له كأجر حاج تاما حجته، ئەجر و پاداشتی حاجیەکیە کە حەجەکەی تەواو بێ و قبول کراو بێ. یعنی سبحان الله، جارێ خۆشە تۆ لە مزگەوتێک مامۆسایەک وتاری هەیە، لە ماڵەکەی خۆت دەرەچی ئەڵێ ئەڕۆم بۆ لای فڵان مزگەوت لەوێ وتارێکەی گوێ لە وتارە دەگرم. ئەوە خێری حەجێکی تەواو ئەوی هەیە، خێری یەک حەجی هەیە. نوێژەکەی لە مزگەوت بە جەماعەت دەکەی، ئێمە 2 حەج خوانەی بڕێ لە دەست خۆتی مەدە. بەڵام ئێمە ڕاکەین، ڕەمەزانە سەیرەکەی هەمانە بێئیشە، هەیە کەسابەتی لەشی ساغ بێ، دەستی خۆش بێ، ڕوا کەسابەتەکە، بەس هەمانە بێئیشە، عیشایە، بەیانیە، نیوەڕۆی عەسرە سەیەکی ڕاکە، هەر سەلامەدات و ڕاکە، یەک ئیشی نییە، ئەچێ لە ماڵ غەریب مۆبایلە بێ، نە کەسابەتی هەیە، نە ئیشێکی ضەروری هەیە. ئێبرا تۆزێک دانیشە یەک خێرێک فێربی، 5 دقە کەمتر 2 دقە دانیشە شتێک خێر فێر بە، خێری حەجێکی ئەمجا بڕۆ کاکە، هەتا کۆتاییش دامەنیشە. جا لە خوای گەورە داواکارم، ئێستا من هاتوومە لە سلێمانیەوە، هاتوومە نیەتم ئەوەی کە ئێوە فێری خێرێک بکەم، و ئێوەش هاتوونە یەخوا بە خێر بێن بۆی فێری خێرێک ببن. ئینشاءڵڵا هیوادارم خوای گەورە ئەو حەجەی بۆ هەردوو لامان نووسیبێت. من فێرتانەکەم، بچووکیتانەکەم، ئێوەش فێر دەبن، هەمان خێر و پاداشتمان هەیە. ئەوەی کە خەڵک فێرەکە فێری خێر دەکاو، ئەوەشی کە فێر بوو پێغەمبەری خوا فەرمووی ساسم هەردووکیان خێری حەجیان بۆ دەنووسێ. جا سبحان الله، چەندێ خوا بەڕەحمە، دەی ئێمە بخاتە بەهەشتەوە. بۆیە هەر کاتێک دەرزێک هەبوو ئەگەر تەنها 1 دقەش دانیشت بێتی بەرەکەتە، بەڵکو خوای گەورە خێری حەجێکت بۆ بنووسی ئەمجا بڕۆ لە دەست خۆتی مەدە. وتارێکی جەشنە 2 دقە 3 دقە تەحملکە، بەخوا خێری حەجێکت دەسەکەوێ. تەحملکە 5 دقە نان خواردنەکە تاخیر کە خۆ گوناح نییە. بۆیە ئینشاءڵڵا بە خۆمەدا بچینەوە. جامەی کە ئەمڕۆ ویستم باسی کەم بۆ ئەوەی کە ئێمە دڵمان تەنگە، خەمبارین، لە حەج نین، حاجەکان لە حەجن، بەڵام دەتوانین ئەم خێر و پاداشتانە دەست خۆمان بخەین هەتا ئەو ڕۆژەی خوای گەورە حەج بە نسیبی ئەو کەسانە دەکا کە نەیان کردووە و ئەوانشی کە کردویانە بە ئیزنی خوای گەورە.